لەبارەی هاتنی ئەو زیارەتکارانەی کە بە هەرێمی کوردستاندا تێدەپەڕین بۆ نەجەف و کەربەلا و هاوکاری دەکران لە هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز ئیبراهیم سەمین گوێگری سەرۆکی ڕێکخراوی خێرخوازی دەستگای خێرخوازی بارزانی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە کاک ئیبراهیم زۆر بەخێربەی. چلەی ماتەمینەی مام حوسێن تەواو بوو بەڵام پێم وایە هێشتا هاوکاریەکانی ئێوە و ڕێنوێنیکردنی زیارەتکاران کۆتایی نهاتووە. دەکرێت ئەگەر ئامارێکت لابێ پێم بڵێ کە ژمارەیان چەند بوو ئەو زیارەتکارانەی بە هەرێمی کوردستاندا تێپەڕین بۆ نەجەف و کەربەلا؟ زۆر سپاس. ڕاستە ئەمڕۆ چلەی ئیمام حوسێنە دەستگای خێرخوازی بەرزانی ماوەی 3 ساڵە لە چوارچێوی تیمێکدا تیمێکی فراوان پێشوازی لە زیارەتکارانی مەرقەدی ئیمام حوسێن دەکات لە کەربەلا. دیارە ژمارەیەک لەو خەڵکانەی کە دێن بۆ زیارەتکردن بە هەرێمی کوردستانە دێن. دەستگای خێرخوازی بەرزانی لە چوارچێوەی 5 تیمدا هەر لە سنوورەوە لە سنووری حاجەوران تا دەگاتە دوایین خاڵی هەولێر پێشوازیان لێ دەکات و بەڕێیان دەکات. لەم ساڵدا زیاتر لە 11,000 زیارەتکەر هاتوۆتە هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەرزانی و تیمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێداویستی ڕۆژانیان بۆ دابین کراوە لە خواردن. هاوکاریەکانتان چی بوون بۆیان؟ خواردن بۆ ئەو خەڵکانە ئامادە دەکرێت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وەکو قونسڵخانەی ئێران هەروەها لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە بۆ هەموو ئەو لایەنانی کە هاوکار بوون لەگەڵ دەستگای خێرخوازی بەرزانیدا. هەروەها تیمی تەندروستیان بۆ دابین دەکرێت لە حاڵەتی پێویستە ئەگەر پێویست بکات یان پێویستیان بە تەندروستی هەبێت بۆیان دابین دەکرێت و شوێنی مانەوەشیان ڕۆژانە زیاتر لە 3000 شوێن بۆ 3000 کەس ئامادە کراوە دەتوانن تێدا بحەوێنەوە و ئیسراحەتێک بکەن پاشان لە ڕێگەی پاسەوە دەگوازرێنەوە بۆ سنوور و لەوێ دەڕۆن بۆ گواستنەوەشیان هەر ئێوە ئەرکەکەتان لاستۆ گرتووە لە سنووری حاجی عمران تا داخل دەبن و تا دەردەچن ئێمە هەماهەنگێکی تەواومان هەیە لەگەڵیاندا هەموو پێ و پێداویستانی کە بۆ زیارەتکاران پێویستە ئێمە بەیان دابین دەکەین هەر لە خواردن هەر لە بابەتی تەندروستی لە بابەتی شوێن و جێگە و ڕێگە هەروەها لە بابەتی شوێنی حەوانەوە لە بابەتی ئەو پێداویستانی کە پێویستیان پێەیە. ئەو ژمارەی کە ئەم ساڵ هاتووە زیاتر لە 11,000 کەس لە 175 پیاون لە 125شان ینی ئەم ساڵ زیاتر لە 11,000 زیارەتکار کە هاتوونە سارێمی کوردستان و دەڕۆنە نەجەف و کەربەلا لە هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی سوودمەند بوون. بەڵێ تیمی دەستگای خێرخوازی بەرزانی بە هەماهەنگی لەگەڵ تیمە پەیوەنددارەکان لە وەزارەتی ناوخۆ لە سنووری حاجی عمران لەگەڵ قونسڵخانەی ئێران هەروەها لەگەڵ تیمی تەندروستی بەیەکەوە هاوکاری ئەو خەڵکانە ڕۆژانە بەیان دابین دەکرێت. هاوکاریەکانتان تەنیا بۆ تێپەڕبوونیان بوویان بێگومان و گەشت ئەو زیارەتکارانە کە دەگەڕێنەوە دووبارە هاوکاری دەکرێن؟ بێگومان تیمەکانی دەستگای خێرخوازی بەرزانی ئامادەگی تەواویان هەیە لە کاتی گەڕانەوەشە بە هەمان شێوە بەڕێیان دەکرێتەوە تا دەگەنەوە سنووری ئێران. باشە کاردانەوەی ئەو زیارەتکارانە چین کە لە هەرێمی کوردستانەوە تێدەپەڕن بێگومان ئەوانە دەستگای خێرخوازی بارزانیش دەناسن چیانەوت لەبارەی و هاوکاریانەوە کە پێشکەش لە ڕاستیە سەرسامن بەکارەکانی دەستگای خێرخوازی بەرزانی سەرسامن بەکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان ئەوانەی کە پار ساڵ هاتوبوون دیسانەوە بە هەمان مەرزا بێرا تێپەڕینەوە چونکە پێیان شتێکی دڵخۆشکەر بوو کە لێرە خزمەتێکی باش دەکرێن جگەلەوەی سەرسامن بە سروشتی کوردستان و سەرسامن بە ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرسامیشن بۆی کە دەستگایەکێ بە ناوی دەستگای خێرخوازی بەرزانی خزمەتێکی باشی ئەو تیمانە دەکات بە قسەی خۆیان کە ئەوان لێرە زۆر بە ئاسانتر بە شێوازێکی ڕێکوپێکتر خزمەت دەکرێن و بە ئاسانی دەگەنە شوێنی مەبەستی خۆیان. باشە کاک ئیبراهیم ئێوە نزیکەی 3 ساڵەوە خۆت گوتت پێشوازی لەو زیارەتکاران ناکەن بەگومان ساڵ یەکەم ژمارەکە کەم بوو دواتر زیاد بوو ئەم ساڵ زۆر زیاتر بوو چەندیان بەهۆی ئەو پێشوازیە گەرمی کە لە هەرێمی کوردستانەوە لێیان دەکرێت دووبارە بڕیاریان داوە لێرەوە بێنەوە یاخود زیاتر بووە ژمارەکە بە پێی ئەو داتایانەی کە لە دەستگای خێرخوازی بەرزانی ڕۆژانە تۆمار دەکرێت ئەو خەڵکانەی کە دێن زۆربیان لە ناوەڕاستی ئێران و خواروی ئێرانەوە دێن بە مانایەک خەڵکێکن لە شارە فارسنشینەکانی ئێرانەوە دێن مەرزی دیکە هەیە ڕێگەی دیکە هەیە دەتوان بەو ڕێگانەوە بڕۆن بەڵام کار ئاسانیەکانی دەستگای خێرخوازی بەرزانی حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی کردو ئەو ڕێگە دوورە بەناو ئێرانە ببڕن و بەناو هەرێمی کوردستانە تێبپەڕن بە خۆشحاڵیشەوە پێیان وایە کە هاتنەکەیان زۆر بە شێوازێکی ڕێکوپێک بووە چ لە ڕووی ماندووبوونەوە کەمتر ماندوو دەبن چونکە لە چەند مەحەڵەیەکی جیاواز دەستگای خێرخوازی بەرزانی شوێنی بۆ دابین کردوون تا دەگەنە هەولێر و تا لە هەولێر دەرباز دەبن لە 5 مەحەڵە هاوکاری دەکرێن و ئاسانکاریان بۆ دەکرێت بۆی پشوویەکی تێدا بدەن. زۆر باشە کاک ئیبراهیم دەتوانن پێم بڵێن ئەگەر ئامارتان لابێت تێچووی ئەو پێشوازیەی کە لە زیارەتکارانی ئێران دەکرێت لە هەرێمی کوردستان بۆ چلەی ماتەمێنی ئیمام حوسێن چەند بووە؟ لە ڕاستی ئێستا ئەمە لە ناو پرۆسەکەیان هێشتا پرۆسەکەمان کۆتایی پێ نەهاتووە
بەڵام بەدڵ ناوێ پرۆژەیەکە تێچوی خۆی هەیە بەڵام ئێمە پێمان وایە وەکو دەستگای خێرخوازی بەرزانی کە کاری مرۆی دەکەین ئەرکێکی مرۆیە ئێمە خزمەتی ئەو خەڵکانە بکەین کە بە سنووری هەرێمی کوردستاندا تێپەڕن وەکو چۆن لە ڕابردوودا ئێمە بە ئەرکی مرۆی دەستگای خێرخوازی بەرزانی و خەڵکی کوردستان مانزانەوە هاوکاری ئاوارە و پەنابەران بکەین لە کەمپەکانە ئەوەش دیسانەوە بە ئەرکێکی مرۆی خۆمان دەزانین بیریشمان نەچێت زیارەتکاران دەڕۆنە شوێنێکی پیرۆز دەڕۆنە مەرقەدی ئیمام حوسێن کە شوێنێکی پیرۆزە بۆ هەموو مسلمانان لە هەموو جیهاندا. باشە پلانتان وایە لە ساڵانی داهاتوو بەردەوام بن لە پێشکەشکردنی ئەم هاوکاریانە بۆیان؟ پلانمان وایە هەتا زیارەتکاران بە سنووری هەرێمی کوردستانە بێن ئێمە لە خزمەتی ئەو خەڵکانە بین شێوازی خزمەتکردنەکانمان کوالیتی خزمەتکردن ساڵ بە ساڵ بەرەو پێشەوە بین. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت لێرە بەڕێز ئیبراهیم سەمین جێگری سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ. دەست خۆش.